تۆ ئاگاداری هەرچی تەلەڤیزۆنەکان هەیە، کەناڵەکان هەیە، پەیجە سێبەرەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە، ڕوودا و بەردەوام هەمووی لەسەر ئەمەی کوێخادێرینە کە ماڵەکەی ڕوخێنراوە گوایە پارەی سەرانەی لە سەرمایەدار وەرگرتووە و تەقەی کردو و ئەوانە هەموو ئەم هەراز ئیعلامی هینە کە سازیان کردووە هەمووی بۆ ئەوەیە کە ئەو حرەکەتەی 4-5 مانگە مامۆستایان دەیان هەزار مامۆستا و خەڵکی موچەخۆری کوردستان بە پشتیوانی دایکانیان باوکانیان مناڵەکانیان بە پشتیوانی خەڵکی کوردستان بە پشتیوانی کرێکاران بە پشتیوانی دەرەوە هاتوونەتە مەیدان داوای معاژەکەن داوای موچەکانیانەکەن داوای ژیانێکی شایستەکەن بۆ وەڵام هیچ جوابێکی تاوەکو ئێستا دەسەڵات هیچ جوابێکی پێنەداوەتەوە ئەم هەرایان ساز کردو بۆی کە سەرنجی خەڵک بگوازنەوە بۆ سەر ڕووداوێک کە دوێنێ و پێرە ڕووی داوە باشە ئاخر ئەم قەڵایی ئەم کابرایە دروستی کردووە کە هێزێکی ئەمنی سەد بە خۆتانە و ئەم هەموو هەمەر و ئەسلحە و چەکداری بەدواوە بووە خۆ بە هەلیکۆپتەر لە ماوەی 2 ڕۆژە ئەم قەڵاییدا مندا لەو شوێنەدا نەناوە بە بەرچاوی ئێوە لە چەند ساڵی ڕابردووە دروست نەکراوە ئەو جادە قیرانە هەمووی بە وەسائلی شارەوانی سلێمانی جادەقیرەکانیان بۆ نەکردووە بە بەرچاوی ئەوە دروست نەکراوە ئەم شتا بۆچی لە ئێستاە ئەم هەرایە لەسەری ساز بکەن و سەرنجی خەڵک بجۆزنەوە بۆەوەی کە ئیتر لێرە بەدووە کەس ناتوانێت هەڕەشە لە کەس بکە لە کاتێک کە هەموو کەسێک گەزانێ دانە بەدانی ئەو کەسانی کە لە کوردستانان و سەر بەم حیزبانن دەستیان بەردەوام لە گیرفانی خەڵکایە بەردەوام خەریکی ملیاردێر و سەربەت و سامان کۆکردنەوە لە پێشە هەردوو بنەماڵی بارزانی و تاڵەبانی هەموو کەسێکم ڕاستی ئەزانێت بەڵام ئەم هەرایان ساز کردووە بۆی کە سەرنجی خەڵک لەسەر ئەو بزوتنەوە حەخوازانەی مامەسایان و موچەخۆران و خەڵکی کوردستان لابەرن بیخەنە سەر شتێکی کە و بە شتێکی کەەوە مەشغوڵیان کردن ئەوەیە هیچ شتێکی تر نییە.